بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 155. پرسیاری 12 کاوە و بەهزاد و نزار لە خواردنگەیەکدا ژەمێک خواردنیان خوارد. ئەو لیستی بەرامبەر سەرجەمی داخوازیەکانیان دیار دەخات. ڕێژەی باج بریتیە لە 7% و لە بری خزمەت 15%. ئایا هەرسێکیان چەند پارەیان داوە؟ ئەو لیستەی ئێرە تەنیا باسی ئەو خواردنانە دەکا، پارەی ئەو خواردنەی کە خواردیتیان، باسی باج و خزمەت ناکەواتە پارەی باج و خزمەت دەبی ئەمن لێرە بە خۆم ئەژمێری بکەم. پێش هەموو شتێک دەبی بزانم بە هەرسێکیان چەند پارەیان دایە تەنیا لۆ خواردنەکەی کەواتە 6,000 و 4,750 7,350 2,400 و 3,000 دەبی کۆ بکەمەوە. لە کاتی کۆکردنەوەی هیوادارم ڕاستم کۆکرد بیتەوە. زۆر جار هەڵە دەکرێت لە کاتی کۆکردنەوە کردیە 23,500 دینار. ئێستا 7% باج دەبی دەربینم لە 23,500 کەواتە 23,500 لێکی دەدەم لەگەڵ 7%. ئەوها باشترە بینووسم وەکو کرد نەکوەکو ژمارەی دەی هەست دەکەم ئەو کردانە چونکە لێرەش هەمیشە سفرم هەیە، زۆر ئاسانە سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن، ئەژمێرکردنەکە هەتا بێ بژمێریش ئاسانە، کاتە ئەو سفرە و ئەو سفرە 2 ئەوەش 2 هیچ نامینێ وەکو ئەوەیە سفرەکانم نەبی ئەوە وەکو ئەوەیە لێرە یەک هەبی یەکیش هەر هیچ نییە دەتوانم لای بەم لێرە تەنیا 235 لێک دەدەم لەگەڵ 7 کەواتە 1,645 دینار تەنیا نرخی باجەکەیە. ئێستا دەبی نرخی خزمەتەکەش ببینمەوە. دیسان دەینم 23,500 دینار لێکی دەدەم لەگەڵ 15%. دیسان ئەو دوو لێرە ئەو هابوو، دیسان ئەو دوو سفرە لەگەڵ یەک دەڕۆن وەکو ئەوەی وایە هیچ نەبی. ئێستا دەینم 235 لێک دەدەم لەگەڵ 15، بەڵام هەتا ئەکاتم زۆر پێویست نەبی لێرە ئەمن بژمێری بەکاردەینم 235 جاران 15. بەڵام دەبی بزانین ئەو لێرە 0 هەبووە، لێرە 100 هەبووە، ئەوانە دەبی هەموو دیارکەین و هەنگاوی دووەم بنووسینەوە 235 جاران 15. بەڵام ئەمە چونکە کاتم نییە ئەوەندە دیسان بنووسمەوە هیوادارم ڕوون بی لەگەڵ ئەوەش. ئەوها 235 جاران 15 یەکسانە بە 3,525 3,525 واتە 3,525 دینار. ئەوە تێچووی تەنیا خزمەتە. ئەوجە ئێستا هەرسێ پارەکان کۆکەمەوە واتە 23,500 کۆی بکەمەوە لەگەڵ 1,645 کۆی بکەمەوە لەگەڵ 3,525. ئەو سێ کۆکردنەوانە خوێندکاری ژیر کۆ بکەوە ئەو پارەی لێرە دەردەچی کە بێگومان زیاترە لە 23,000 ڕەنگە 28,000 دەرچی 27 23 لێرە 3 لێرە 26 500 27,000 ڕەنگە هەتا 29,000ش بڕوە. بەڵام ئەمە چونکە کاتم نییە و ئەو کۆکردنەوانش زۆر زەحمەت نینە، هیوادارم ئەوە دروستی کەی. پاشان لە تەنیشتی بنووسی دینار پارەیان داوە، ئەوەندە دینار
تێچووی هەموویتی ئەوەندە پارەیان داوە. پرسیاری 13 ئەو خشتەیە ڕێژەی داشکان لە 4 کۆگەی جلوبەرگدا نیشان دەدا. کۆگەکان ناویان لێرە نووسرایە: زۆزک 10% و مەتین 25%، کانی 20%، قەندیلیش 15%. ئێستا پرسیارەکان وەڵام دەدەینەوە. نرخی کراس لە پێش داشکان 68,000 دینارە لە کۆگەی زۆزک و مەتین، واتە زۆزک و مەتین پێش داشکان هەمان نرخی کراس هەمان شتە، پێشی داشکان 68,000. کام لەم دوو کۆگایە هەرزانتر دەیفرۆشێ دەبا نووسیبایان پاش داشکان، چونکە ئێستا کەس هەرزانتر نافرۆشی، نرخەکەی وەکو یەکە لە کۆگای مەتین و لە کۆگای زۆزک و مەتین وەکو یەکە. ئێستا دەبی تەمەشاکەم پاش داشکان چی لێدێ، چونکە دەڕێن بەس کام هەرزانتر دەفرۆشی، کەواتە پێویست ناکەم بچم ئەژمێر و شتی بکەم، تەنیا تەمەشایە چی دەکەم، چونکە مەتین کۆگەی مەتین داشکانەکەی زۆرترە، 25 زۆرترە لە 10، 25% زۆرترە لە 10%، کەواتە کۆگەی مەتین هەرزانتر دەیفرۆشی. ڕوونکردنەوەشی ناوێت چونکە دیارە 25% زۆرترە لە 10%، کەواتە هەرزانترە. ئەگەر نووسیبایان چەند هەرزانترە ئەو کات ئەم دەبوایە بچم نرخەکەی پاش داشکان بزانم چەندە، بەڵام لێرە تەنیا نووسرایە کام هەرزانتری دەفرۆشی، دەنووسم کۆگەی مەتین. پرسیاری نرخی پانتۆڵێک پێش داشکاندن 70,000 دینارە لە کۆگەی کانی بە 70,000 دەفرۆشی پێشی داشکان، و 64,000 لە کۆگەی قەندیل پێش داشکان. ئایا لەو دوو کۆگەیە کامەیان هەرزانتر دەیفرۆشی پاش داشکان؟ لێرە ناچارم بچم چاچی کەم، چونکە هەروە بە چاو نازانم، هەرچەندە دەزانم کانی داشکانەکەی زیاترە، بەڵام چونکە نرخەکەی هەمان نرخ نییە ناچارم ئەژمێرکردن بکەم، کەواتە 70 دەینم لێکی دەم لەگەڵ 20 لە 100، 70,000 لێکی دەم لەگەڵ 20 لە 100، تا ئەمن دەینم 100 20 لێ بڕوا یەکسانە بە 80 لە 100 دەمینێتەوە، نرخەکەی 80 لە 100 دەمینێتەوە. 70,000 تەنیا 2 سفری سەدەکەی دەڕوا، 100 بوو لێرە تەنیا ئەو 2 سفرە دەڕوا 700 دەمینێتەوە، کەواتە لێرە دەبی بنووسم ببورن 56,000 دینار دەمینێتەوە. 56,000 دینار نرخی کراسەکەیە پاشی داشکان لە کۆگەی کانی. ئێستا بچم بزانم لە کۆگەی قەندیل کراسەکە بە 64,000 15 لە سەدیش داشکانە، 64,000 بە ئەو جارەی باش بینووسم هەتا هەڵەی نەکەم. ئەو جە داشکانەکە 15 لە 100 15 لێ بڕوە لێکی دەدەم لەگەڵ 85 لە 100، 85 لە 100. ئێستا ئەو 2 سفرەی ئێرە بڕۆن لەگەڵ ئەو 2 سفرەی بە بژمێر دەتوانین ئێستا لێکدان بکەم لۆ 640 جاران 85. 640 لێکی دەم لەگەڵ 85 یەکسانە بە 54,400، 54,400 دینار. هەرچەندە داشکانی قەندیل کەمترە،
دیارە کەمترە 15 کەمترە لە 20 بەڵام چونکە ئەو لە یەکەم جار کراسەکەی هەرزانتر دەفرۆشت 64 هەرزانترە لە 70,000 کەواتە لەوێن دەر هەرزانترە لە قەندیل هەرزانترە بە 2000 دینارێک 56,000 و 54,000 هەرزانترە کەواتە دەنووسین کۆگەی قەندیل هەرزانتر دەفرۆشی. ئێستا بێمە لای پرسیاری 14 کاڵایەک نرخەکەی 48,000 دینارە پێشی ئەوەی داشکاندن بکرێ پاشان داشکاندن دەکرێ 40% کە داشکاندن دەکرێ کە ئەژمێر کرا نرخی کاڵایەکە بووە 19,2 لە 10,000 دینار. ئایا هەڵە لە چێکرایە؟ هەڵە لەوێ کرایە وابزانم با ئەمن بینم بزانم نرخەکەی دەبیتە چەند ئەوەی ڕاستی بی بەخۆم نرخەکەی ببینمەوە بزانم هەڵەکە لە چێکرایە 48 بینم 48 بە ئەوانە تۆزەک لابم 48,000 کاڵایەکە نرخەکەی و داشکانەکەش 40% چونکە داشکانەکە 40% واتە 100 چلی لێ بڕوە 60% دەمینێتەوە 60% کەواتە بەخۆشی بە 48,000 ئەوها 48 1 2 3 لێکی دەم لەگەڵ 60 لە 100 ئەوجا ئەو دوو سفرە بڕوا لێرە دیسان ئەو دوو سفرە ئەو یەکەش بڕوا ئێستا دوو سفرم هەیە هەردووچی لێرە بنووسم 6 جاران 8 48 6 جاران 4 24 لەگەڵ 4 28 ئێستا کاڵایەکە بە خۆی دەبی بە 28,800 دینار بی ئەو 19,000 چییە؟ ئەو 19,000 داشکانەکەیە واتە کە 48,000 دەینین 1 2 3 لێکی دەین لەگەڵ 40% ئەوە تەنیا داشکانەکە چەند لە پارەکەی دەڕوا واتە چەند لەو 48ی نادرێ نەک کاڵایەکە بە چەندیە تەنیا داشکانەکەیە چونکە ئەو دوو سفرە دەڕوا لێرە لەگەڵ ئەو دوو سفرەی ئەو جاگەرە من ئێستا لێکی دەم ئەو دوو ژمارەیە 0 4 جاران 8 32 و 4 جاران 4 16 دووش 3 19 واتە بە 19,200 دینار هەزارەکەیان نەنووسی ئەو هایان نووسیە ئەو جە نووسیتیان 1000 یەکشتە ئەوە تەنیا داشکانەکەیە هەڵەکە لەوەیە ئەگەر بمەوێ نرخی کاڵایەکە بینمەوە 100 دەینم داشکانەکەی لێ دەردەینم ئەو جە لێی دەردەکەم ئەو جا لێکی دەم لەگەڵ نرخی کاڵایەکەی پێشی داشکان یەکسەر نرخی کاڵایەکەم لۆ دەردەچی پاش داشکان ئەگەر نا بە دوو هەنگاو یەکەم جار داشکانەکە پاشان 48,000ەکەی دەینم 19,000 لەگەڵ 200 لێ دەردەکەم هەماشتە دیسان دەبی 28,000ەکەم لۆ دەربچی دادووی لێ بڕوا 8 لێرە دەمینێتەوە 7 لێ بڕوا 8 لێرە دەمینێتەوە 3 2 یەکی لێ بڕوا 2 هەماشتە 28,800 کەواتە نابی ئەو هەڵانە بکەین هەرچەندە زۆریش ئاسانە هەڵەکردن بەڵام ئەگەر زۆر ڕاهێنان بکەین ڕەنگە ئەو هەڵانە کەمتر بکەین. پرسیاری 15 باسی جیاوازی نێوان ئەو باسانە ناکەمە من زۆر باسمان کردیە. پرسیاری 16 گریمان کە داشکاندنی بەهای کاڵایەک 50% کاڵایەکم هەیە
داشکاندنەکەی 50% واتە نرخەکەی دەبیتە نیوە بە نیوە. ئەگەر بە 100 دیناروی دەبیتە 50، ئەگەر بە 1000وی دەکاتە 500 واتە دوایی. پاشان هەر نەفرۆشرا و کاڵایە داشکانەرچی دیکەشیان لۆ کرد، ئەو جارەی 20%. ئایا ئەمە هاوتایە لەگەڵ داشکاندنی 70% لە نرخەکەی؟ وەک نمونەیەکیش بینە بۆ ڕوونکردنەوەی وەڵامەکەت. بێگومان ناکاتە 70% داشکان، چونکە داشکان ئەگەر 2 جار داشکان کرا داشکانەکان کۆ ناکرێنەوە، واتە 50 و 20 ناوی 70 بی، ئەوها نییە. ڕێسا و یاسای داشکان ئەوها نییە، بەڵکو داشکانەکان لێک دەدرێن. گریمان ئەمن کاڵایەکم هەیە بە 100 دینارە، هەتا ئاسان بی 100 دیناری دەینم. 50% داشکانە، واتە ئەگەر 50% لێ دەڕوا دەمێنێتەوە 50%. واتە بە 100 دینارە لێکی دەم لەگەڵ 50%، 2 سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن، ئەو 2 سفرە ئەوەش دەڕوا، یەک جاران 50 هەر 50، واتە ئێستا پاشی داشکانی یەکەم کاڵایەکەم بە 50 دینارە. ئێستا بە 50 دینارە. داشکانی دووەم 20%، واتە لە 100 20 دەڕوا، چەند دەمێنێتەوە 80% دەمێنێ، واتە ئەو 50ە کە ئێستا نرخی کاڵایەکەمە پاش داشکانی یەکەم لێکی دەدەم لەگەڵ 80%. ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی، و ئەو سفرەش دەڕوا لەگەڵ ئەو سفرەی، ئەو یەکەش هیچ پێویست ناکا لێرە بی. ئێستا 5 جاران 8 یەکسانە بە 40 دینار. ئێستا ئەمن ئەو کاڵایەکە بە 100 دینار بوو بە 40 دینارە. بەڵام ئەگەر بەهات بە کاڵایەکە، ئەگەر بەهات با و یەکسەر لێکم دابا لەگەڵ، ئەگەر داشکانەکە بکاتە 70%، واتە ئەگەر 100 بی 70 لێ دەڕوا 30% دەمێنێتەوە، واتە کاڵایەکەم کە بە 100 دینار بوو لێکی دەم لەگەڵ 30%. ئەو 2 سفرەی 100، ئەو 2 سفرەی 100، ئەو یەکە بڕوا یەک جاران 30، کەواتە کاڵایەکە ئێستا دەبوایە بە 30 دینار بی، بەڵام بە 30 دینار نییە، بە 40 دینارە، کەواتە ناکاتە هەمان شت، ناکاتە 70%. پێدا چوونەوە. شیتەڵکردنی خۆبەش بۆ هەر ژمارەیەک بنووسە. پرسیاری 17-20 زۆر ئاسانە. شیتەڵکردنی خۆبەش تەنیا دابەشی ئەو کۆڵکانە دەکەین کە بۆ وێنە 2 3 5 7 کۆڵکەی ژمارەی خۆبەش. تاکە دابەشی دوی دەکرێت یەکسانە بە 10، دیساندا دابەشی دوی دەکرێت یەکسان دەبی بە 5، ئیدی 5 تەواو دابەشی هیچ ناکرێن، تەنیا یەک، کەواتە ئەو 3 کۆڵکەیە کۆڵکەی خۆبەشن. دەنووسین 20 یەکسانە بە 2 جاران 2 جاران 5، یان 2 توان 2 جاران 5. تەواو. پرسیارەکەی دی باوانە بسڕمەوە تۆزەک. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 18-40 بە هەمان شێوە. دابەشی 2 یەکسانە بە 20، دابەشی 2 یەکسانە بە 10، دابەشی 2 یەکسانە بە 5، 40 دەکاتە 2 جاران 2 جاران 2 جاران 5. پرسیاری پاشی ئەو 59 دابەشی 2 ناکرێ، دابەشی 3 ناکرێت، چونکە کۆیان دەکەمەوە 5 و 9 یەکسانە بە 14 دابەش 3 ناکرێت، 59ش ناکرێت. ئەگەر دابەشی 2 نەکرا
100% نە دابەشی 4 دەکرێت، نە دابەشی 6 دەکرێت، دابەشی هیچ ژمارەیەکی جووت ناکرێت چونکە دابەشی دووش نەکرا. کە دابەشی 3 و 2 نەکرا دابەشی 6 ناکرێت، دابەشی 5 ناکرێت چونکە خانەیەکانی 5 نییە، دابەشی 10 ناکرێت چونکە خانەیەکانی 0 نییە، دابەشی 7 ناکرێت، دابەشی چ دەکرێت نازانم 59 دابەشی 11 ناکرێت، دابەشی 9 ناکرێت چونکە دابەشی 3ش نەکرا، کاتە دابەشی هیچ ناکرێت. ئەوەی ئەمن بزانم ئەگەر دابەشی 13 بکرێ نازانم ئەوەی ڕاستی بێ، بزانم دابەشی 13 دەکرێت ناکرێت، دابەشی 7 ڕەنگە دابەشی 7 بکرێ نەکرا، کەواتە ژمارەی بەخۆی خۆ بەشە، 59 ژمارەی خۆ بەشە مادام وابی دابەشی هیچ نەکرا. 85 دابەشی 5 چونکە خانەیەکانی 5 دابەش 5 1 35 دابەش 5 7 ئیدی 7 دابەشی هیچ ناکرێ هەر 7 کاتە کۆڵکەکانی 85 5 و 7 بێگومان یەک هەمیشە کۆڵکەیە، بنووسین نەنووسین هەر کۆڵکەیە. گەورەترین کۆڵکەی هاوبەش بنووسە، گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەیە. ئەمن دەچم بەو جۆرەی ژمارەکان دەنووسمەوە بۆ وێنە دابەشی 3 دەکەم چونکە هەرسێکیان دابەشی 3 دەکران، 81 دەبیتە 27 12 9 دیسان دابەشی 3 چونکە دەکرێ 9 4 3 ئێستا کۆڵکەی هاوبەش نەما یەکسەر دەبێ ڕاوەستم سێ جاران سێ یەکسانە بەنەوە، کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەی ژمارە 9ە. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەی دابەشی 5 دەکەم دوو جار، پاشان دەبینم کۆڵکەی هاوبەش نەما بێجگە لە یەک، کەواتە یەکسەر گەورەترین کۆڵکەی هاوبەش 25. پرسیارەی ڕادە لێکچووەکان لەوانە دیاری بکە. ئەو ڕادانەی کە پێک دەچن کو دەزانم بۆ وێنە ئەگەر ڕادەش کەشم هەبی پیتی توان سێبی هەیە نییە، تەنیا بە تەنەیە ئەوە، کاتەوە بە تەنەیە 2 توان 2 ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەی تەنیا هەرسێکیان پێک دەچن، کەواتە لە کاتی دیاریکردن ئەوەی دەسڕمەوە تەنیا ئەو سێ ڕادەیە هەرسێکیان پێک دەچن چونکە هەمان پیتە هەمان توانە، هیچ کێشە نییە. چ ژمارەك لێرەیە لە پێش پیتی ئەوە کێشە نییە، کەرتە ژمارەی تەواوە کەمە هیچ کێشە نییە. لێرەش ڕادەکانی پێک دەچن 9 پیت ئەو پیتە توان 2 و 1 لە 5 ئەو پیتە توان 2 و هەر ئەو دووە پێک دەچن. 14 توان 2 ئەوە نابی چونکە پیتی لەگەڵ نییە، کەواتە ئەو دوو ڕادەیە پێک دەچن، ئەو ڕادەیە بە تەنەیە ئەو ڕادەیەش بە تەنیایە. ئامادەبوون بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارەی دیسان دەچم بچووکترین چەند جارەی هاوبەش دەبینمەوە. لێرە ناچارم دابەشی کۆڵکەکان کەم هەتا هەر سێ ژمارەکە دەبن بە یەک، دەبن بە ژمارە یەک. لە کاتی گەورەترین کۆڵکەی هاوبەش کاتێک کە کۆڵکەی هاوبەش نامینێ دەبی ڕاوەستم، بەڵام لێرە بچووکترین چەند جارەی هاوبەش دەبی هەر بەردەوام بم، ئەوەیە جیاوازیەکە، کەواتە هەر بەردەوام دەبم دابەش دەکەم هەتا ئەوەی هەمویان دەبن بە یەک.
ئەوجا ئەو ژمارانەی ئێرە لێک دەدەم، دەبی بە 220. 220 هەیە لێرە. ئەو پرسیارانە زۆر ئاسانن، پێویستی نەدەکرد هەڵبژاردە هەبی. پرسیارە زەحمەت و قورسەکان ڕەنگە ئەو پرسیارە بی بەرەنگاری، و هەروەها ئەو پرسیارە ڕەنگە ئەو پرسیارە دەنا ئەوانەی دی ئاسان بوو. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، چونکە هاتمە کۆتایی لاپەڕە 155 لەوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.